لێکێک لە یاریەکانی هەفتەی یەکەمی خولی ئەستێرەکانی عێراق نەورۆز بەهۆی ئامادەنەبوونی یاریگاکەی لە دووهۆک پێشوازی لە کارەبا کرد. کوڕانی شاری سلێمانی هەرزوو و گورزی خۆیان وەشاند و لە خولەکی 5 گایتان لاورا گۆڵی یەکەمی بۆ نەورۆز تۆمار کرد و تیپەکەی لە یاریەکە پێشخست. لە نیوەی دووەم و لە خولەکی 64 مەڕوان حوسێن گۆڵی دووەمیشی زیاد کرد، بەڵام بەهۆی بوونی حاڵەتی ئۆفسایدەوە ڕەت کرایەوە. لە خولەکی 79 بە لێدانی سزا لۆکاس سانتۆس ئەنجامەکەی بۆ کارەبا یەکسان کردەوە. لە خولەکی 86 محەممەد ڕضا جارێکی دیکە کوڕانی نەورۆزی پێشخستەوە. لە خولەکی 95 و بە لێدانی سزا ئاسۆ ڕۆستەم گۆڵی سێمیشی بۆ نەورۆز زیاد کرد. هەرچەندە لە خولەکی 97 یاریەکە مۆنتەزر ڕەحیم گۆڵی دووەمی بۆ کارەبا کرد، جیاوازیەکەشی بۆ گۆڵێ کەم کردەوە، بەڵام یاری بە سەرکەوتنی نەورۆز بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ کۆتایی هات. بەم شێوەیە نەورۆز توانی یەکەم 3 خاڵ لە سەرەتای خولەکە کۆبکاتەوە. بۆ یاری دووەمی گەشتی عیمارە دەکات و شەممەی داهاتوو دەبێتە میوانی نەفتی میسان. حوسێن محەممەد، کەناڵی پێم.